سڵاوتان لێبێتەوە کاتان باش بینەرانی شارپرس ئێمە ئێستا لە ڕێبەراتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجەین دیارە ئەمڕۆ 5 ڕۆژ جیهانی ژینگەیە ژووری هەماهەنگی قەیرانەکان بە گفتوگویەکی ساز کردووە لە گفتوگوەکە سەبارەت بە ڕوبڕبوونەوەی قەیرانی وشکە ساڵی و ئاراستنی ژینگە ئەم گفتوگویان ساز کردووە ئێمە ئێستا لێرەن بۆ زانیاری زیاتر و زانیاری زیاتر سەبارەت بە ئەم گفتوگویە بەرپرسی ژووری ڕێکخراوەکانی هەڵەبجە مامۆستا ئەرسەلان ئابیتمان لەگەڵا مامۆستا یان سڵاو لێبێت ئەم کاتت باش سواز بۆ ئێوە ئەگەر بکرێت گفتوگۆکە سەبارەت بە چییە؟ بەڵێ دیارە ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی ژینگەیە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە بە هەماهەنگی لەگەڵ ژووری هەماهەنگی قەیرانەکانە پێمان باش بۆ گفتوگویەکی کراوە لە نێوان بەرپرسانی ئیداری شار و ڕێکخراوەکان چالاکوانان مامۆستایانی ئاینی نوێنەری لایەنە سیاسیەکان سازکەین تا بە ئومیدی ئەوەی لە ڕوبڕبوونەوەی قەیرانی وشکە ساڵیان بەرپرسانە هەریەکە و لە ئاستی خۆی و بە پێی توانە و دەرفەتی خۆی ڕوبڕوو ئەم قەیرانە ببینەوە تا کەمتر زیانی هەبێ بۆ سەرژینگە و کشت و کاڵ و ماڵ و ئاژەڵی ئەم ناوچەیە لەو ڕەنگەوەی کە پێمان وایە چەندە ئەم دەستگا و دامەزرا و پێکهاتانە هەماهەنگ و هاوکار بن ئەوەندە باشتر ڕوبەڕووە بینەوە هەموو هەماهەنگێکیش بە گفتوگۆ دەستپێکە ئەمڕۆ ئومیدەوەی بتوانین ڕاوسەرنجی بەسوود داتا و زانیاری پێویست هەرێک و پلانی خۆی بەرنامەی خۆی بخاتە ڕوو تا بتوانین پلانەکان لێک نزیکەینەوە هەوڵەکان یەکخین بە هیوایەوەی کە هەومان پێکەوە بتوانین هەرچۆنێکەیە وشکە ساڵی کەمترین کاریگەری و زیانی هەبێت لەسەر ئەم دەفەرە ساڵە زیاتر کە هێناکە ڕێژێکی کەم باران بارێکوە ئێوە چتان کردو بۆ ئەو کاتێککە ینی باران ئەەکەم بۆ پلانەکان هەیە بۆ ڕوبڕبوونی قەیرانە بەڵێ ڕاستیمەوەکو تۆڕی ڕێکخراوەکان بەم گفتوگوۆیە ئەوەی کە پێمان کراوە دەستمان پێکردو و ئامادەین لەگەڵ هەر دەستگا و دامەزراوەیەکە مەیدانیان ڕوبەڕووی هەر جۆرێک لە ڕێگری بە فیڕۆدانی ئاو بێت لە پاراستنی نەمام و سەوزایی و شوێنە گەشتیارەکانی ئەم سنوورە بێ لە وشک بوون و وشاری بڵاوکردنی وشاری بە لەنەوەن هاوڵاتیانە گرنگەوەیە لە هەر کوێت دەرفەت هەبوو توانامان هەبوو ینی پێمان کرا ئێمە بە ئەرکی خۆمان نێزانین پێمان وایە قەیران ئەرک دروستەکە ئەرکێک بۆ ڕێکخراوەکان ئەرکێک بۆ ئیدارەی شار بۆ مامۆستایان ئاینی بە تایبەتی قەیرانی وشکە ساڵی کە هەموو کەس ئەتوانێ ڕۆڵ لە ڕوبڕبوونەوەیە بگێڕێ لە هاوڵاتیەکی ینی سادەوە تا گەورەترین دەستگا و دامەزراوەی ئەم شارە ئەتوانێت لەم ڕوبڕبوونە ڕۆڵی خۆی هەبێ و ئێمام گفتوگوۆیمان بە ئامانجی دۆخی دروستکردنی دۆخی هەماهەنگیە لەو دۆخە یەکتر شکاندن و یەکتر تۆمەتبارکردن و هەستەکەی بەم زمان و بەم لە یەکدا بڕان و لە یەک تێنەگەشتنە ناتوانین ڕوبەڕوو بینەوە هەموو لێک تێگەشتنێک و نزیک بوونەوەیش بە گفتوگۆ دەستپێکە ئێمە ئەمڕۆ گفتوگوێمان ساز کرد و بە هیوای ئەوەی بتوانین لە ئایندا لێژنەیەکی هەمان لە دەستگا و دامەزراوە ئیداریەکانی شار ڕێکخراوەکان زانایانی ئاینی نوێنەری ئەنجومەنەکانی گوندەکان دروستکەین تا دروستتر ڕوبەڕووی ئەم قەیرانە بینەوە مانگی 5 بۆ 6 سەرچاوەکان کەمی کردووە ئێوە چیتان کرد بۆ ئەو ناوچانێکە لە سەرچاوی سەرەکیان ئاوی سیروانە چه پلانێکتان هەیە بۆ ئەو بەڵێ ڕاستیەمەوەکو ڕێکخراو ئانی توانامان بەرپرسیارەتیمان جیاواز و ئانی سنووردارە وەکوتم ئێمە ئانی دەستپێشخەرێکمان بۆ بەشی بەخشەکانی سروکاتی شارەوانی کردو و تومان ئێمە ئامادەییمان هەیە ئەگەرەوە تەنکەر و ئاو ئامادەکەن ئێمە بە هەماهەنگی لەگەڵ کرێکارەکانی شارەوانیە لە دوی نەمان بە نەمامی شوێنە گەشتیارەکانی ئەم شارەوە بین و بەپێی توانە ینی ئێمە ئامادەییمان دەربڕیوە دەستپێشخەریمان بۆ دەستگا و دامەزراوەکان کردووەکە هاوکارتانەبێن تەبەن هاوکاریکردنی ڕێکخراو لە دۆخی ئەوە سنووردارە هاوکاریکی مرۆیانەیە توانێت کات و توانا ببەخشێ بە هیوایەوەی کە ئەو بڕەپارەیە کە دابین نەکرێتەوە بڕیارە دابین بکرێ بۆ تیمی ڕوبەڕووبوونەوە لە ئاستی ئیدارەی شارە دروست مامەڵی لەگەڵا بکرێ و دەرفەتی هەماهەنگی بڕەخسێن لە تا هەمان پێکەوە بتوانین بەم ئەرکە ئینسانی خۆمانەستین. بەڵێ بەڕێزانەوەی
ماوەی بینەری بوون ئەرسەلان عابد سەرۆکی ژووری ڕێکخراوەکانی هەڵابجە بوو باز لە ڕۆژی جیهانی ژینگەکە کە لە ڕۆژی جیهانی جێنگەدا ژووری هەماهەنگی قەیرانەکان گفتوگۆیەکی ساز کردووە لەم گفتوگۆیە بە ئامادەبوونی زانایانی ئاینی و نوێنەری ڕێکخراوەکان و هەروەها بەرپرسی ئیدارە پەیوەندیدارەکان لێرەدا کۆبوونەتەوە و گفتوگۆ دەکەن سەبارەت بە قەیرانی ڕووبەڕەبوونی وشکە ساڵی و کەم كبازي وش نصابي كاين